بەردام دەبین دەچینە لای تەوەری یەکەمی بەرنامەکەمان چەندی ڕۆژە باس لەوە دەکەین کە لە هەڵمەتی 16 ڕۆژی بەرەنگاربوونی تونند و تیژی دژی ژنان و خێزان کە لە تەواوی جیهاندا لە ڕۆژەکانی پێشووتریشتا باسمان لێو کرد لە هەندێک وڵاتە 16 ڕۆژی بۆ تەرخانەکە لە هەندێک وڵاتی دیکە بە جۆرێکی ترە ئەمیش ئامانج لە دیاریکردنی ئەم ڕۆژە ئەوەیە هیچ نا بتوانین وەکو ڕێزێک وەکووە بیرهێنانێک بۆ ئەو ژنانێک کە بوونەتە قوربانی دەستی تونند و تیژی هەروە بۆ هۆشیارکردنەوەی ژنان خۆشیان کە هۆشیار بن بەرامبرن بە ئەم بابەتە. لە ماوەی ئەو 16 ڕۆژەیە وەک تۆ باست کرد چەندین چالاکی جۆرا و جۆر بەڕێوە ئەچێت چه پانێڵ بێت چه کۆنفرانس بێت چه فێستیڤاڵی هونەری بێت کللتوری بێت بۆ ئامانج لەمە چییە؟ جگە لەوەی کە باس لە هەڵمەتەکانی بەرەنگاربوونی تونند و تیژی دژی ژنانەکە لە هەمان کاتە ئامانجی سەرەکی ئەم جۆرە چالاکیانە ئەوەیە کە ژنان هۆشیار بکرێنەوە ژنان ئاگادار من لەوەی کە مافی خۆیان ئێ هاوشێوی پیاوە جگە لەوەش سەردەم گۆڕاوە ڕۆژ بە ڕۆژ بابەتەکانی ژیری دەست کرد و ئای و تەکنەلۆژیا دێتە پێشەوە تونند و تیژیەکان زیاتر دەبن لە جاران بە جۆرێک تونند و تیژی کرابڵ بە جۆرە چەندین جۆر دەکرێت بۆیە گرنگە ساڵانە پانێڵ و کۆنفرانس و سیمینار بکرێت بۆ ئەوی ژنان هۆشیار بن بەرامبەر بە ئەم بابەتە. لە سلێمانی لەمپەڕەکانی بەردەم ژنانی ڕۆژنامەنووس پانێڵێک بەم ناونیشانە بەڕێوە چۆ ئێمە ئەمڕۆ لەگەڵ میوانەکان و توێژی زیاتر لەسەر پانێڵە دەکەین زانین بابەتەکانی ناو پانێڵەکە چی بوون پانێڵەستەکان کێ بوون چەند ڕۆژ بەردەوام بوون بابەتەکان بە ورد و درشتی چی بوون تا چەند سوود بە مافەکانی ژنان دەکەنێ لەگەڵ میوانەکەمان دکتۆر تابان محەممەد بەڕێوبەری سنتری یەکسانی و جێندەری لە زانکۆی سلێمانی ڕاستەخۆ لە ستۆدیۆ لامان میوانە دکتۆر بە خێراتی باش بەیانی ئێوەش باش بەیانی کورسات باش خۆشحاڵی لەگەڵمانی با سەرەتا لەوە دەست پێ بکەین باسێکمان لە پانێڵەکان بوو بکە بزانین بابەتەکانی ناو پانێڵەکان چی بوون چەند ڕۆژ بەردەوام بوو. زۆر باشە دەستان خۆش بێ سپاس کە بەدەنگ بابەتەکەەوە هاتن و گرنگ بوو بەلاتانەوە چونکە بەشێکە لە ژیانی ئاسایی ڕۆژانەی هەر هەمومان وەکو مرۆڤێکی تەندروست ئەگەر بمانەوێ بژین لەم ژیانەیە ئێمە وەکو سنتەری یەکسانی جەندەری لە زانکۆی سلێمانی ساڵانە لە زۆربەی بوارەکانە چالاکی زانستیمان هەیە هەندێک جار ئەچینە ناو چالاکی ڕۆشنبیریشەوە بۆ ئەم ساڵ بۆ هەڵمەتی 16 ڕۆژەکە کۆمەڵە چالاکیمان دەستنیشان کردو و زۆربەیمان جێبەجێ کرد و یەک چالاکیمان ماوە سەرەتا دەستپێکی هەڵمەتەکە بە بەخشینی شیرینی بوو لە دەواازەکانی زانکۆیە لەسەر پەیامێکی پرتەقاڵی بۆ کۆوەی کە بە ئاشنایکەین بە خوێندکارەکان بۆ مامۆستا فەرمانبەرانی کە تاوەکو ئێستا ئاشنای هەڵمەتەکەنین پەیامەکان پەیامی ئاشتیانە و پێکەوژیان و یەکسانی و دادپەروەری بوو خۆشەویستی هەمووم پەیامانیتیا بوو چالاکی دووەممان چالاکێکی هوەری بوو لەوەی کە هەوڵمانە هونەرمەندێکی بەناوبانگی کورد کە پەیکەرسازێکە هونەرمەند ئەحمەد نەبەست زۆربەی کارەکانی بۆ ژنانە بۆ دۆزی ژنانە بە تایبەتی بۆ بەرەنگاربوونەوەی تونند و تیژیە لە کۆمەڵێ کاری پەیکەر و فلیمسازیە کە لە زانکۆی سلێمانی بە سیمیناری پێشکەشی کرد هەنێ لە بابەتەکانی ڕاستەوخۆ ئاماژە بوون بۆ ئەو ژنانی کە کوژراون و بێسەر و شوێنە بوون دوایەوە دەستمان کرد بە کارە زانستیەکانمان کە لە سێ پانێڵی زانستیا بوو لە یەکەمە چەمکی تونند و تیژیمان لەلایەن مامۆستایانی پسپۆری بابەتەکەەوە شی کردەوە کە چی ئەگەیەنێ وە جۆرەکانی تونند و تیژی چین و هەنێ تونند و تیژی هەیە کە دیار نییە پاشان لە پەوەری دووەممانە کە زۆر گرنگ بوو ئەویش لەمپەرەکانی بەردەمی ژنانی ڕۆژنامەنووس خۆمان ئەزانین کە تونند و تیژی لە هەموو کایەکی ژیانە هەیە جا بەرامبەر بە ژنان کاتێک سێرەکی ئەو ژنانی کە دەرئەکەون تونند و تیژیەکەیان زیاترە بە تایبەتی ژنانی ڕۆژنامەنووس کە وەکو قسەی ئاسایی ڕۆژانە پشکی شێریان لە تونند و تیژەکانە بەرەکەوێ بۆ ئێمە هەوڵمانە لە پانێڵێکی زانستیا بە میوانداری دوو ئازیز یەکێکیان دکتۆرە بەناس بوو مامۆستای زانکۆی بەشی ڕاگەیاندنە خۆی بابەتەکەشی توێژینەوەیکی زانستی بوو بە تایبەتی لە کاتی ڕووماڵی هەڵبژاردننا بوو دووەم میوانمان خاتوهانە شوانی بەتوانا و ئازا لە بواری ڕۆژنامەنووسی و کەیسەکانی ژنانە ئەویش بابەت هەموو ئەو لەمپەڕانەی کە لە بەردەمی ژنی ڕۆژنامەنووسا هەیە دیاری کرد و بە ورد و درشتی و لەسەر بابەتەکانیان دوایین. دکتۆر تا چەند گرنگە ئەو کار و چالاکیانە لە ناوەندە ئەکادیمیەکان بۆ نمونە لە زانکۆکانی هەرێمی کوردستان بەڕێوە بچێت ئێمە ئاگامە لێ
بۆ نمونە ڕێکخراوی ژنان یاخود ڕێکخراوەکانی تر حکومی بێ ناحکومی بێ یاخود چالاکەوانان چەندین چالاکی ئەنجامەیەن تایبەت بەم 16 ڕۆژە. تا چەند گرنگە لە زانکۆکانی هەرێمی کوردستان ئەم جۆرە پانێڵ و سیمینارانە بەڕێوەچێ وەک خۆ دوتت پانێڵی زانستی یاخود چالاکی هونەری لە ناو زانکۆی سلێمانی بەڕێوە چووە. بەڵێ وەکو زانکۆ زۆر گرنگە دەست بەرێ بۆ هەموو بابەتەکانی ناو کۆمەلگا تەنها خۆی گیر نەکا لە کۆمەڵی بابەتی زانستی پەتیە کە کۆمەلگا دەسی پێناگا هەنێ بابەتی تریش هەیە کە لە ناخی کۆمەلگایە هەڵەقڵێ بابەتە مرۆییەکانە زۆر گرنگە زانکۆ بە شێوەیەکی ئەکادیمی بە شێوەیەکی ورد و درشت بێتە ناو بابەتەکەیە بە دوو ئاراستە گرنگە یەکەمیان ئەوەیە کە خەڵک بە باشی گوێ لەم کەسانە ئەگرێ و هەروەها لەلایەنە زانستیەکەیەوە باشتر ئەتوانن ڕوونی بکەنەوە. لایەنێکی تری هەیە بەڕاستی بەداخەوە هەندێک جار مامۆستا و خوێندکاری ناوزانکۆ خۆشی نازانێت کە ئەم بابەتانە بابەتێکی گرنگی مرۆین بە تایبەتی بۆ نمونە توندوتیژی هەندێکیان نازانن کە ئەمانە توندوتیژیە بەرامبەریان نەکرێت تەنانەت لە شوێنی کارە لە ماڵەوە لەسەر جادە لە کاتی لێخوڕینی شۆفێریە لە هەموو ئەمانەیە ڕەنگە ئەوان خۆشیان دەرکیان پێ نەکرد بێ لەبەرەوەی کە پێیان وها بووە ئەتوانن و ئەزانن بەڵام کاتێکە چێتە ناوردە کارەکان و ئەمیش توێرێکی گرنگی زانستیە هەنێ سوچ و پەنای هەیە کە کەسانی تر درکی پێ ناکەن کاتە و کەسانی کە درکی پێ ناکەن دکتۆر کێ بوونەوانەی ببوورە بەشداری ناو پەنێڵەکانیان کرد بوو بۆ ئێوەی بتوانن درکی پێ بکەن و هەروە پێمان بڵێ ئەو لەمپەرانە چی بوون کە لەو پانێڵانەدا باسکرا. زۆر باشە پانێڵەکان هەر لە یەکەم پانێڵەوە هەتاوەکو کۆتایی بانگێشتنامی گشتی بۆ دێنراوەواتە بانگێشتنامەکە نێدراوەتە ناو خوێندکارانیشەوە نێدراوەتە ناو مامۆستا و فەرمانبەران بۆ خڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی بۆ هەنێ دەستگای پەیوەندیدار بە بابەتەکانی ژنانەواتە دەرگاکە کراوە بۆ میوانەکان. ئێمە خۆشحاڵە بین ئەگەر هەر کاتێک هەر پانێڵێکی زانستی لە ناو زانکۆی هەبوو میوانی دەرەوەی زانکۆمان بێ بەڵام ئامادەبووان بەڕاستی لە پانێڵ یەکەممانە زۆربەی مامۆساکان بوون لە پانێڵی دووەمە خۆشبەختانە زۆربەی ڕۆژنامەنووسان هاتبوون هۆڵەکەمان پڕ بوو لە ڕۆژنامەنووس بە تایبەتی ڕۆژنامەنووسە ئافرەتەکانمان وە بە تایبەتی ئەوانش کە لە بابەتی دۆزی ژنانە کارەکەن ئەگەر ڕۆژنامەنووسیش نەبن هەر لەوێ بوون لەوەیە کە بە تایبەتی ئەهاناخان باسی لەمپەرەکانی کرد لەمپەرەکان زۆرن لەمپەرەکان هەر لە خێزانەوە دروستە بێ تاچێتە کۆمەلگا ئەمە کلتور گواستوێتەوە بووی ئەم لەمپەرانە دوای ئەوە چێتە سەر شێوازی کارکردنەکە لە بیرکردنەوەی هاوڕێکانی لە ناو دەستگاکەیە لە هەندێک جار لە زۆربەی کات ناتوانم بڵم هەندێک جار زۆربەی کات لە جیاوازی موچەیەشە هەبووە لەبەرەوەی کە پێیان وا بووە لە شوێنێکە وتوانە ئەم ئافرەتە توانای هەنێکاری نییە بۆ نمونە بە پەلەیەکمان هەیە بۆ ناو جەنگ بە پەلەیەکمان هەیە سەعات دوی شەوە ئەم ئافرەتە ناتوانێت بێتە دەرەوە بۆیە ئەبێ جیاوازی موچە لە نێوان ئەو دوانەیە هەبێ ئێتۆ جارێ با بزانین بە پەلەکە ڕوویاتەوە تۆ لە ئۆڵۆ جیاوازی موچەکە دروست کرد لە نێوانیان لەبەرەوەی ئەم ئافرەتە توانایی نییە بێتە دەرەوە ئەی بۆ ئێمە ئەقڵەتی کۆمەلگاکە نەگۆڕین پامنێرێکی ئافرەت سەعات دوو بۆ نێتە دەرەوە کێشەکە بوون لە هاتنە دەرەوەی ئافرەتەکانێ کێشەکە لەوەیە کە چی تووشە بێ ئەی بۆ تووشی ئەبێ ئەی ئەوەی کە تووشی ئەکا کێیە ئەگەر من سەعادوو من پامنێرێ بم سەعادوو بێمە دوورەوە ئەوەی کە تووشمە بێ چییە؟ ئەقلێتی کۆمەلگاکەمە ئەبێ بگۆڕێ ینی کەواتە خەلەلەکە لەوە ژنایان نییە کە سەعادووی شەو بۆ کارێکی زەڕوریەتە بڵێ لەو ساڵانەی پێشوە درامایە کراهی وڵاتێکی تر بوو کە دکتۆرەیەک بوو شەو سەعات دوی شەو حاڵەتێکی تەواڕی ڕوویا و تەلەفۆنیان بۆ کرا مێردەکەی وتی نابێ بڕێتە دەرەوە بەڵام ڕۆیشت و لە ڕێگا هەرسێ دکتۆرەکە ڕفێنران و تووشی دەستدرێژی بوونەوە ئەم بووە کەیسێکی عالەمی تاوەکو ئیشیان لەسەر کرد باشە ئەمە ڕۆژنامەنووس نەبێ ئەگەر دکتۆرە بێ سەعات دوی پێویستیان بە حاڵەتێکی زەڕور بێ نابێ ئەقلەتی کۆمەلگا بەرامبەر ئەمە بگۆڕێ کە ئەبێ وایان لێ بکەی کۆمەلگا ئەو ژنانە بپارێزێکە لە کاتی تنگانەیە ئەشنە دەرەوە لە کاتی ناوەختا ئەشنە دەرەوە لە پانێڵەکانە باس لەوە کرا کە ڕێگری یاخود لەمپەرەکانی بەردەم ژنانی ڕۆژنامەنووس لە ئێستادا جیاواز لە ساڵانی ڕابردوو کەمی کردووە لەمپەرەکان ڕێگریەکانیان زیاد بووە
خۆشببختانە کۆمەلگای کوردی زۆر بەرەو پێشەوە چووە و یەک شتێکیش هەیە ئێمە کە قسە ئەەکەین ئەم ئازایەتی لە ژنی کووردا هەیە ئەبێت دەستخۆشی لە پیاوەکانمان بکەین کە زۆربیان باوکو براکانن پەروەردەمانەکەن تاوەکو ئەگەینە ئەم خاڵە ئەگەر پشگیری پیاوی کورد نەبووە ژنی کورد هێندە بەرەو پێشەوە ناچوو یەکێک لە تێبینیەکان کە لە پانێڵەکە باسکرا یەکێک لە میوانەکانمان کە ئەندام پەرلەمانێکی کووردا دکتۆرە نەرمین وتی پەیامنێرێک لە پەیامنێرێکی ژن لە پەرلەمانی عێراقا نییە بەڵام ئێمە لە کوردستانە ئەم بربەستانەمان تێپەڕانەوە کەواتە ئەتوانم بڵێم من وەکو کوردستان ئەتوانم پێ بڵێم ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشەوە ئەچێ و جگەلەوەی کە کۆمەلگای کوردی هەر لە کۆنەوە ڕێزی تایبەتی بۆ ژن هەبووە بەڵام ئێمە ئەمانەیە ئەو کەم کوڕیانش کە هەیە چاپ بکرێن. باشە دکتۆر دەزانین هەر لە کۆنەوە تاوەکو ئێستا ژنان ڕۆڵی بەرچاویان هەبووە لە ڕۆژنامە نووستا خاتووی ئیبراهیم ئەحمەد کێکە لەو خاتونانی کە ڕۆڵی بەرچاوی هەبووە زۆر ئازانە و بوێرانە لەو سەردەمەدا کە ڕۆڵی بەرچاوی هەبووە لە ڕۆژنامە نووستا لەم پانێڵانەدا تەنها کێشەکان خراونەت ڕوو یاخود هەوڵتان ناوە چارەسەرەکانیش بخەنە ڕوو. بەڵێ چارەسەرەکان باس کرا بە ئیشەڵا لە کۆمەڵێ یاداشتا پێشکەشی زانکۆیەکەینەوە زانکۆش بیخاتەوە بەردەمیلایەنی پەیوەندیدار ئەگەر بکرێ یاداشتەکان لەوانەیە لە پەیجە فەرمیەکانی زانکۆ یا لە وێبسایتی سەرەکی سنتەرا دای ئەبەزێنێ کە پێشنیارمان چیە بێ بۆ چارەسەری ئەم بابەتانە بۆ ئەوەی کە یەکسانی و دادپەروەری لە ژیانە بۆ هەموو کایەکان بەرپا ببێ بە تایبەتی ئامانجی پانێڵەکەمان بۆ ژنە ڕۆژنامەنووسەکان یەکسانی و دادپەروەری لە کاریانە لە موچەیانە لە ژیانیانە لە بەردەوامی کارەکەیانە هەبێت. دکتۆر ئەی لە پانێڵەکاندا باس لە ڕۆلی تەکنەلۆجیا کراوە یاخود کاریگەریەکانی چ خراپ یان باش لەسەر ژنانی ڕۆژنامەنووس کە ئەمەش بابەتێکی گرنگە پێویستە لەسەری وەسین. توندوتیژی ڕقەمی دروشمی ئەم ساڵی UN بۆ بەرەنگاربوونەوەی توندوتیژی تشی ئافرەتان کەواتە ئەم دنیا تەکنۆلۆژیایی کە ئێستا هاتووە وای کردووە ژیانی هەمومانی زۆر بچوک کردوێتەوە بە تایبەتی ژنان و بە تایبەتی ئەو ژنانی کە دەرئەکەون و کە ڕۆژنامەنووسن ژیانی زۆر بۆتە سک کردوونەتەوە لەبەر ئەوەی کە سێرەی لێرەیە توندوتیژەکان زۆر بە ئاشکرا دەرئەکەوێ پەیامنێرەکە ئەکەوێتە بەر هێڕشێکی ئەلکترۆنیەوە لەبەرەوەی کە ئەو دقەی کە هەواڵەکەی غەڵەتێکی تیابێ غەڵەتێ لە شکل و شێوەی خۆیان هەبێ غەڵەتێ لە ئەداکردنیا هەبێ ئەکەوێتە بەر هەڕەشەی کۆمنتی ناداتپەروەرانی ئەم کۆمەلگایەوە. ئێمە لە پانێڵەکە یەکشی تریشمان باس کرد هەندێک جار جگە لە ژنە ڕاگەاندن کارەکان ڕاگەاندن خۆی ئەبێ بە سەبەبی ئەوەی کە توندوتیژی بەرامبەر بە ژنان ئەکرێ بۆ نمونە ژنێک بە جۆرێک چاوپێکوتنی لەگەڵا ئەکرێ خوێندکارە بڵین دەرچووی ئەو ساڵی زانکۆیە لە شەڕەبەفرێکایە لە ئاهەنگێکی سرێوی سەری ساڵە سێرەکی ئەم کۆمنتەکان بە جۆرێکدا ئەبارێ بەسەر ئەو کەسەیە بەسەر و ئافرەتەیە ئەو ئەفرەتە وای لێیە تاماوەیەکی زۆر دەرونی ئەشێوێت تاماوەیەکی ڕەنگە تاوەکو چەند ساڵێک نەچێتەوە بەرکامێرە بۆیە دەستگاڕاگەاندنەکان پێویستە گوێنێنە ئەکتیوی خۆیان ئەو کۆمنتانە ڕاستەخۆ بسەرنەوە. دادگای ڕۆژنامەوانی کە خۆشبەختان هەیە لە هەرێمی کوردستان نەیتوانێت خزمەت بۆ بابەتانی دۆزی ژنان و ڕۆژنامەنووسان بکات؟ من وەکو خۆم ڕەنگە ئیشم بەو دادگایە نەبێت و کارم تیان نەکردوێت لەبەرەوە ناتوانم بزانم ئەدای ئەو دادگایە چۆن بووە بەڵام ئەوەنەی کە بیستومە جێ ڕەزامەندی ڕۆژنامەنووسان نەبووە. دکتۆر لەم 16 ڕۆژە هەڵمەتی 16 ڕۆژە بابڵێ چەندین چالاکی جۆرا جۆر بەڕێوە چێت لە ناوەندە ئەکادیمیەکان بێ یاخود دەرەوەی زانکۆکانی هەرێمی کوردستان. بەڵێ باشە ئەوە بەسە لە مای ئەو 16 ڕۆژە باز لە گرفت و لەمپەرەکانی بەردەم ژنان بکرێت لە هەموو بوارەکاندا یاخود پێویستە ئەم کۆڕ و سیمینار و پانێڵانە بەردەوام بێت. بەڵێ هەموو بابەتێکی ژیان پێویستی بە بەردەوامی هەیە بۆ جێگیربوونی بەڵام هەمیشە ئەوترێ بۆ یەک ڕۆژ بۆ ژنان دیاری بکرێت بۆ یەک ڕۆژ بۆ ئاشتی کۆمەڵاتی دیاری بکرێت بۆ یەک ڕۆژ بۆ ژینگە دیاری بکرێت بۆ 16 ڕۆژ بۆ بەرەنگاربوونەوەی تۆژی دیاری کراوە بەڵام خۆ ئەبێ ئێمە ناکرێت لە ڕۆژێکە باسی هەموو شتێ بکەین. من ئەمڕۆ بڵێم ڕۆژێ بۆ ژینگە دانانێم ئەمڕۆ باسی ژینگاکەم باسی تەندروستیەکەم باسی تەندروستی خۆراکەکەم ساڵەکە چەند جارێک پانێڵ هەبێ سیمینار هەبێ سەبارەت بەم بابەت. بەڵێ بەڵام 16 ڕۆژەکە کە دیاری کراوە لێرەیە
تۆخەکرێتەوە بابەتەکە و باشی ئیشی تیاکرێت بەڵام کاتی تریش ئیشی لەسەر کراوە بە دڵنیاییەوە بەڵام ئەم هەڵمەتەکە دانراوە بە دڵنیایەوە ئەگەر هاتوو کاریتیا بکرێت زیاتر جێگە ئەگرێ. من ڕام لەوایە کە هەموو بۆنەیەک لە کاتی خۆیان ئیشی لەسەر بکرێ بەڵام ناکرێت لە کاتەکانی تریشا پژگوێ بخرێ ئەبێ ئیشی لەسەر بکرێ بەس بەلای منەوە 16 ڕۆژەکە زۆر گرنگە. باشە دکتۆر خاتوها ناشوانی پەنێڵز باس لەوە کرد کە ژنان بەهۆی دەرخستنی گەندەڵیەکانەوە زۆرجار کە ڕۆژنامەنووسن ڕوبەڕووی مەشاکیل و کێشە و گرفت دەبنەوە. بۆ پیاوان تووشی ئەم کێشە و گرفتانە نامڵە چەندین ڕۆژنامەنووسی پیاوانەیە کار لە ڕۆژنامەنووسی و دەرخستنی گەندەڵیەکان و بابەتانە دەکەن. پێتان وایە لەم بابەتە جیاوازیەکرێ لە نێوان ژن و پیاودا؟ ئەوەیان کردە سەر ڕەحمی کۆمەلگا بێڕەحمە لە زۆربەی کێشەکانی ژنانە هەمان کێشەیە بۆ هەردووکیان بەڵام ڕەحم بەمایان ناکرێت ڕەحم بە پیاوەکان ئەکرێت واتە دەرخستنی کەیسێکی گەندەڵیە. کاتێک کە تونتوتیژەکە بەرامبەر بە پیاوەکە ئاکرێ قسەیەکی پێوترێ لی ئەیرێ ماوەیەک لە کار دوورەخرێتەوە بەڵام ژنەکە چی دەکەن یەکسەر دەست بۆ شەرەفێ بن ئەچن کەیسێکی شەرەفی بۆ دروستەکەن یانجار ئەچنە ناو ژیانی تایبەتیەوە ئەم کچە باوکی وابوو دایکی وابوو وازی لە مێردەکەی هێناوە کێشەی هەیە تو حەقە چێ بەسەرەوە کێشە تایبەتەکانی ئەو ئافرەتە چییە؟ تۆ ئەداکەی گرنگە بەلاتەوە تا چەند ئەو جێپەنجەی بەجێ هێشتووە مەزهەڕی ئەو ئافرەتە گرنگ نییە مەزهەر بریتێ لە هەموو شتەکانی تری بریتێ لە ژیانی بریتێ لە کەسوکارەکەی بریتێ لەو کێشانەی کە تووشی بووە ناوەڕۆکەکەی گرنگە ئەم ژنە لەو لە قەیا چی پێشکەش بە تۆ ئەکات گوێ لەوەی بگرەکەواتە بەڵێ کۆمەلگا بێڕەحمە لە کاتی ڕوبەڕووبوونەوەی کێشە بەرامبەر بە ژنێکە بۆیە کاتێکە ئەو نمونانەی کە پێشتر باسمان کرد ئەگەر ژنەکە هاتوو لە کاتێکی زۆر زەروریە شەو درەنگ چوە دەرەوە یان هەر کاتێکی تری ناوەخە چوە دەرەوە کە تووشی کێشە بوو کۆمەلگا پێڵێ نەچوایە بۆ چوو بەڵام ئەگەر پیاوەکە لە کاتێکی ناوەختا چێتە دەرەوە تووشی کێشابێ ئەڵە چی بکە مەجبور بوو. باشە دکتۆر لە پانێڵەکانە باس لە هۆشیاری ناو کۆمەلگا کرا یاخود تا چەند تیشکتان خستۆتە سەر ئەم بابەتە ئەوەش بابەتێکی گرنگە لە هەموو کاریگەری بەلەمپەرەکانەوە هەیە. بەڵێ لە هەموو کارە زانستیەکانی سنتەرە گرنگی بە کۆمەلگا ئەین گرنگی بەواین چۆن چارەسەر بکەین پانێڵی سێمان کە هەفتەی داهاتووە سێشەمەیە باسی ئەوواکەین کە وەک پارێزەر وەک توێژەری دەرونی چی ئەکرێ بۆ کاتێک کە ئافرەتێک تووشی تونندوتیژی ئەبێ ئەو چارەسەرانە ئەو ڕێگە چارانە ئەو ڕێنمایانە چیە کە پێویستە پێشکەش بکرێ ئەنی بۆ نمونە جاری وا هەبووە لە سنتەرەکانی بەرەنگاربوونەوە یان لە ڕێکخراوەکانە یان کە کەسێکی تونندوتیژی چۆتە بەردەمیان ئەو توێژە دەرونیانە ڕۆڵێکی زۆر چاکیان هەبوو لەوەی کە وایان کردو بیرروڕای ئەو ژن و پیاوە بەرامبەر بە یەکتری بگۆڕن و ئاشتاوای لە ناو خێزانەکانە دروستکەنەوە یان هەنێ جار ئەو ڕێگە چارانی کە پارێزەرەکان باسییان کردووە زۆر هاوکار بووە لەوەی کە دنیابینی ناو پیاوەکە بکاتەوە بۆ ئەوەی کە بتوانێت لەمەولا دروستانەتر مامەڵە لەگەڵ کێشەکانی بکات. باشە باسمان لە خات و هەناشۆن کرد دکتۆر باسمان لە خات و بەناس هەمەڕەشید بووکە کە لە پەنێڵەکەدا باز لەوە دەکات کە ژنان لە کاتی ڕووماڵکردنی هەڵبژاردندا بربەست و کێشیان بۆ دروست ئەبێت مەبەز لەمە چێ بۆچی ژنان لە ڕووماڵی هەڵبژاردنە کێشیان بۆ دروستە بێت لەمپەڕ و بربەستیان بۆ دروستە بێت. ئەوەندەی من لە ناوڕۆکی بابەتە زانستیەکەی دکتۆرە بەناست تێگەیشتم ئەوەیە کە وەکو زانکۆ بابەتێکی تایبەت هەڵەبژێری بۆ کارێکی زانستی ئەوانیش کارە زانستیەکەیان تەنها تایبەت کرد بوو چونکە لێکۆڵینەوە سنووری هەیە تۆ ئەگەر سنوور بۆ لێکۆڵینەکە دانەنێ سنوورەکە لێکۆڵینەکە زۆر بەربڵاوە بێ بۆیە ئەوان سنوورەکەیان دیاری کردبوو لەوە بوو کە لە کاتی هەڵبژاردنە بێ تەنها لەمەیە بوو کە سنووریان بۆ خۆیان دیاری کرد بوو ئەگینا لە هەموو کاتێکە تونندوتیژەکان هەروەکو خۆیەتی لە کاتی هەڵبژاردنە بێت لە کاتی تەنانەت ڕووماڵی خۆپشاندانێکی شابێت. دکتۆر تابان باس لە پانێڵێک کرد کە بڕیار هەفتەی داهات و بەڕێوەچێت چەند پانێڵ ماوە بەگشتی؟ وەکو کاری سنتەر تەنها ئەم پانێڵەمان ماوە بۆ ئەمساڵ چونکە ئەمە ئەبێ بە پێنجەم کاری ئەمساڵمان لە 16 ڕۆژە بەس بۆ 16 ڕۆژەکە یەک پانێڵ ماوە ئەویش بە میوانداری دەروون ناسێک و پارێزەرێکە چۆن بتوانین پارێزگاری لە کەیسەکانی تونندوتیژی بکەین. بەڵێ دەست خۆش دکتۆر زۆر ماندوومان کردی خۆشحاڵ بووین لەگەڵمانە بووی. خۆشحاڵ بوو زۆر سپاس لەگەڵ ئێوە سپاس بۆ دکتۆر تابان محەممەد بەڕێوبەری سنتەری یەکسانی جێندەری زانکۆی سلێمانی کە ڕاستەخۆ لە ستۆدیۆ لە لامان میوان.